خۆشەویستمان صلی الله عليه وسلم خاڵی یەکەم ئەمری پێکردی ئەمر نابێ پیر بکوژی، نابێ ژن بکوژی، نابێ مناڵ بکوژی. خالد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئافرەتێکی کوشت، ئافرەتی کافر، فەرمی خۆ من بەریم لەم خوێنەی خالد ڕۆشتوێتی. سبحان الله، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خالدی کوڕی وەلید ئەڵێ من بەریم لەو خوێنەی ئەو ڕۆشتوێتی. هیچ جێشێک نەبووە لە جێشی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بکەوێتە ڕێ، سواء پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان خولەفا هەر هەمویان، ئەم ئەمرە وەکو سنەت ئەبێ ئەمیری ئیمانداران ئەفەرمێ ئیذا ئەمەڕ ئەمیرا على جەیش ئەو سریەة، کاتی ئەمیرێکی دائەنا بەسەر جەیشێکە و بەسەر سریەکەوە ئەینات ئەوصاه في خاصة نفسه بتقوى الله، ئەوی خۆت لە بینی خۆت و زۆر ڕازگۆ بە، تەقوا دار بە، مخلص بە لەگەڵ خوای خۆتە. ومن معه من المسلمين خيرا، ئەم مسلمانە کە لە بەردەستان چاکەکار بە لەگەڵیان، نەچی خراپیان لەگەڵاکەی، زوڵمیان لێ نەکەی. اینجا کۆمەڵێ یاسای بۆ دائڕێژە، ئەی فەرموو ولا تقتلوا شيخا فانيا، پیاوێکی پیر ئەبین پیر بۆ بە عومر ڕێزی لێ نەچن بیکوژن. ئەم فەرمایشتە لە بوخاریە. ولا طفلا، نەچن مناڵێ بکوژن، ولا صغيرا بچکەڵێ بکوژن، ولا امرأة ئافرەتێ نەکوژن. کەوابوو ئەبێ لە خەیاڵی منە هەبێ ئەگەر دەوڵەت داریم کرد پیر و مناڵ و ژن لە دوژمنەکانم لە دەستی من زۆر زۆر ئەمێنن، بە هیچ شێوازی غەڵەت بەرامبەریان ناکرد. ئەو کەسانەی کە عەبدایەتیان نەکرد، هەر لەسەر هەر دینێ بن خەریکی عیبادەتی خۆیان و تاقەتی شەڕ و شۆڕیان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ابن عباس ومانە گێڕێتەوە ئەفەرمێ إذا بعث جيوشه يقول لهم لا تقتلوا أصحاب الصوامع، ئەوانەی کە لە شوێنی عەبدایەتەکانی خۆیان ئەصحابی صوامعن، لە یەهودیەکانە مجموعەیەک، لە نەسارا مجموعەیەک، لە بتپەرستان مجموعەیەک، لە ئاگرپەرستە، لە ئەنواع و ئەشکاڵە، ئەوەی کە مەشغوڵە بە کاری عەبدایەتەوە نێکەن بیکوژن. ئەفەرمێ طبعا ئەم فەرمایشتەی خۆشەویست صلی الله عليه وسلم کە ئیبن عەباس ئەیگەڕێتەوە، ئەفەرمێ پێوتن بە ناوی خوا بڕۆن جەنگکەن بە ناوی خواوە، کافر بکوژن، تەعەدا لە کەس نەکەن، غولو نەکەن، زیادەڕەوی نەکەن لە کوشتنی زۆرە، ولا تمثلوا مردوەکانیان تەمسیل پێ نەکەن، ولا تقتلوا الولدان مناڵ مەکوژن، ولا أصحاب الصوامع أصحاب عبدایەتیەکان كان لهر دینەکەن ئێوەقتان نەوێ بەسەریان. واتە لە خەیاڵی خۆتە دابنێ کە تۆ بوویتە جوندیەک لە جوندی ئومەتی ئیسلامی بۆ هەستانەوە، ئەبێ ئەمە لە زیهنتا دامەزرابێ من بە هیچ شێوازێ دەست نابم بۆ ئەدیانەکانی تر، حەقم نییە بەسەریانەوە. بۆیە سەیرەکەی عەجیبە بەلاتەوە، 1400 ساڵ ئێمە حکممان کردووە، ئێستاش بتەکانی بابل ماوە. خۆ بابل خلافەی ئیسلامی لە زمانی ئیمام عومەرا گیراوە، هەتا ئێستاش ماوە، شوێنی عەبدایەتیەکانیان ماون. لە زمانی ئومەویەکانە منتیقەی ئەفغانستان گیرا، خۆی بوذیەکانی تیا بوو هەرما، ئەم ئەخیرانە تەقێنرایەوە، گەنە هەرما بوو، وەکو خۆی لە شوێنی خۆی ماوە خەڵک چون عەبدایەتیان نەکرد. لە هەموو جیهانە بەو کەیفیەتە، ئەهرامەکانی میسر وەکو خۆیان مابوون و کەس دەستکاری نەکردن. زۆر شوێنی تر لە جیهانە کە شوێنی عەبدایەتی خەڵک بوو، ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوانەی کە تیا بوون هەقیانەوە بەسەریانەوە.